بینەرانی عزیزی بەرنامەی بەکراوەیی ئەم کاتەتان باش. پرسی بودجە وەکو پرسێکی گرنگ کە پەیوەندی بە ژیانی هەموو تاکێکەوە هەیە، هەمیشە پرسێکی مشتومڕ ئامێز بووە و دوای هاتنی ئۆپۆزیسیۆنیش بۆ ناو پارلەمان تێپەڕاندنی بودجە کارێکی ئاسان نەبووە. ئەم ساڵیش بە هەمان شێوە دوای 8 مانگ دواکەوتنی بودجە لە وادەی خۆی و دوای 14 ڕۆژ گفتوگۆی ناو هۆڵی پارلەمان، بودجە بەبێ ئامادەبوونی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پەسەند کرا. ئەمڕۆ بە ئامادەبوونی نوێنەری لایەنەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و حکوومەت گفتوگۆیەکی کراوە لەسەر بودجەی 2012 هەرێم و کاردانەوەکانی دوای پەسەندکردنی دەکەین. دەوترێت بودجە قوتی خەڵکی ڕەشوڕوتە و زوو پەسەندکردنی سوودی خەڵک و بازاڕی تێدایە، بەڵام منداڵێکی بۆ یاخچی و گەنجێکی بێکار و قوتابیەکی تازە دەرچووی زانکۆ پەیمانگا و باوکی شەهیدێک و ژنێکی ڕزگاربووی ئەنفالیش مافی خۆیان ئەگەر بپرسن بودجەی ئەم ساڵ چی بۆ ئێمە تێدایە؟ ئایا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ویستویانە و مەبەستیان بووە بودجە پەک بخەن یاخود کەم و کورتیەکانی بودجە وای ویستووە؟ کاتێک باس لە داهاتی ناوخۆیی دەکرێت تا چەند ڕاستە کە داهاتە ناوخۆیەکان لە ناو بودجە بێسەر و شوێنن. کورتێنان لە بودجەدا چۆن چارەسەر دەکرێت و تا چەند ڕەوایە بودجەی ئەنجومەنی ئاسایش کە دەستگاکانی پاراستن و زانیاری دەگرێتەوە لە بودجەی هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێم زیاتر بێت. هەندێک ڕایەن وایە کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هێندەی خەمی بودجەی ئەحزابیان بووە، هێندە خەمی پێشینەی هاوسەرگیری و خانوبەرە و کشتوکاڵ و پیشەسازیان نەبووە. لەم بەرنمەیەدا هەوڵ دەدەین وەڵامی کۆمەڵێ پرسیاری هەنووکەیی و جەوهەری پەیوەست بە بودجەی 2012 و کاردانەوەکانی وەربگرین. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست، دووبارە ئەم کاتتان باشۆک و لە پێشەکی بەرنمەکە ئاماژەم پێکرد بەرنامەی ئەمڕۆی بەکراوەی تایبەتە بە قسەکردن لەسەر بودجەی 2012 هەرێمی کوردستان و کاردانەوەکانی پاش پەسەندکردنی. بەڵێ بۆ ئەم بەرنمەیەش کاک ڕەشید تاهیر بریکاری وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان میوان دەبێت لەگەڵمان. گیان ئاوە باش. کاک بیلات سلێمان پارلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی، هەروەها کاک گۆران ئازاد پارلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کوردستانی، میوانی چوارەمیشم کاک ئیسماعیل گەڵاڵی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی گۆڕان. بەڵێ کاک ڕەشید، بۆ پرسیاری دەستپێک یاخود یەکەم پرسیاری بەرنامەکە دێمە لای تۆ. بۆچی بودجە 8 مانگ دواکەوت و بۆچی ئەم دواکەوتن هەموو ساڵێک دووبارە ئابێتەوە؟ پێشێکی سوپاستان دەکەم. بودجە دواکەوتنی بودجە لە پەرلەمانی کوردستانی سەبەبەکە دووهۆی بوو. سەبەبی یەکەم کە تاخیربوونی بودجەی عێراقی فدرالە کە دەهاتی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان 198 لە دەهاتی نۆتە کە لە عێراق پاش پەسەندکردنی بودجە کە لە مانگی 3 پەسەند کرایە نهاتی 2 کە پەسەند کرایە لە عێراقی فدرال. حتا لە عێراقی فدرال ئێمە ڕقەمی خۆمان نازانی ناتوانین بە تەواوی بنێرین و ڕقەمی تەئکید. 2 لە ئەو ساڵ کابینە گۆڕا کە مانگی 3 گەشتە ئەنجومەنی وەزیران کابینە گۆڕا لیژنەی قانونی پەرلەمانی کوردستانی بەڕێز گوتی ئەو کابینەی تەسریف ئەعمالە بووی نییە مناقەشەی بودجە بکات، بودجە بنێرتە پەرلەمان دەسەڵاتی نییە. ئەنتیزاری کرا حتا کابینە دروست کرا و کابینە قەراری لەسەر درا ڕەوانەی پەرلەمان کرا بۆ مانگی 5. 1 مانگ لە ناو پەرلەمانی کوردستان بوویە بەس حتا گفتوگۆ و لیجانەکان تەواو بوویە 15 ڕۆژی مناقەشەی بودجە بوویە. بەڵام لە کاتی مناقەشەی بودجە کە تەقاریری لیجانەکانی
پەرلەمان هەمووی خواندەوە لەگەڵ لیژنەی دارایی تەقریری هەردوو وەزارەتی دارایی تەقریری وەزارەتی پلان بووچوونەکانی پەرلەمانی کوردستان کە هەمویان مەجال دایە سەرۆکاتی پەرلەمان کە قسەیان کرد لە ماوەی پەرلەمان کار هەبوو 5 دقەی قسەی کردیە پەرلەمان هەبووە 57 دقەی قسەی کردیە نەتیجەی قسەکانی لیژانی پەرلەمان و حکومەت و پەرلەمان بەڕێزەکان لیژنەک دروست کرا دوو لیژنە دروست کرا لیژنەی دارایی و لیژنەی یاسایی کە لەگەڵ ئەو قسانەی کرایە لە ناو تەقاریرەکان و لە ناو هۆڵی پەرلەمان هەمووی لەگەڵ مەسئولی فرۆسیەکان کە دانیشتن ئەمە ژنوونەری حکومەت بوومە لەگەڵ دانیشتی کەواتە ڕای ئەوانیش لە بەرچاو گیراوە ئەلە ڕێیوانژی بەرچاو گیرا مناقەشە کرا یەک لە مناقەشەکانی سەبەبی تاخیر بووجە ئەمە نوێنەری حکومەت بووم مگوتی ئەمن ئەگە قبول بکەن چۆن وەزارەتەکانی عێراق کە ئەمن بەشەکەم لە عێراق چۆن تەقدیمی پەرلەمانی عێراق دەکرێت بە چ سیستەم و بە چ نیزامێک ئەمن مانگی یازدەی بیداتی یازدەی هەموو ساڵێک من بودجەدی مێرە فرۆکسەکان ئەو معارەزە یەک لەوانە بوو قبولی نەکرد گوتی وەکی بەغدامان نەوێت بە شەفافترمان دەوێت و یعنی بچیە ناو فەسڵ و مادە و مەشروع و ئەوانە بیت ئەخیرەکە قەراریاندا بە خۆیان قەراریاندان بە ئەکسەریە لەگەڵ فراکسیۆنی کوردستانیشی گوتی ئەمە وەکی بەغدامان ناوێت وەکی خۆمان دەوێت چۆنتان دەوێت با بەغدا قەرار بدات کەنگی قەرار لە بەغدا میزانیە تەزدیق بوو پشتی 15 ڕۆژ شنووی بێتە پەرلەمانی کوردستان ئایا بەغدا ساڵێکی داهاتووژی دەکەوینە نەفسی ئیشکال کە بەغدا قەرابچیکی بەغداد بە خۆ دەزانی زۆرۆفی بەغدا تەواو نییە بەغداد بەرڵایە هەموو ساڵێک ئەوە 2 ساڵە بەغدا تاخیر دەبیت دەکەویتە مانگی 2-3 کە تاخیر بوو سەرۆکی جمهوریجی بێت مسادقە بکرێت و بێتە وەزارەتی مالیە شنووی ئیشعاری مە بکەت بە ڕسمی بگەیتە لایمە تەمان تاخیر بووە بێت ئێمە داوامان کرد یا حکومەت داوامان کرد کە قبول بکەن چون ئەمە بەشێکین لە وەزارەتێکین و وەزارەتەکانی عێراق بابەکین لە ناو بودجەی عێراقی فدرال کە ئەوە قانونی بودجەی عێراقە هەرێمی کوردستانیشی بابەکە لە ناو بابەکان بە نەفسی سیستەم بە نەفسی سیستەم بە نەفسی معلوماتی کە تەقدیمی بەغدا دەکەت ئێمەژی بە نەفسی سیستەم ئی وەزارەتەکانی خۆمان تەقدیمی پەرلەمانی کوردستان کە کەم نهاتی مانگی دە بیداتی مانگی 11 مناقەشە بکرێت بەڵام قبولیان نەکرد پێشی فراکسیۆنی کوردستانی معارەزە قبولی نەکرد باس لەوە کرد کە لە بەغدا بەڕەڵای هەیە یاخود جۆرێک لە پاشاگەردانی هەیە ئەو بەڕەڵای و پاشاگەردانیە تەسیری لەسەر کارەکانی ئەوەش داناوە طبعا تەسیر دەکات کە ئەتوو بەشێک لە عێراق بی ئەتوو بەشێک لە عێراق بیت داهاتی بودجەی تو لە عێراق بیت بەڕڵایی لە عێراق بیت مەفرۆزە قانونی بودجە لە هەموو ساڵێک لە هەموو دنیا مەفرۆزە پەسەند بکرێت هێشتا ئەتوو داخلی ئەو ساڵە نەبی پێشی داخلی ساڵ ببی مەفرۆزە بودجە بێتە تەزدیقکردن کە بێتە تەزدیقکردن ئان ئەتوو بێت انتیزاری بەغدا بکەی ئان بە نەفسی معلومات کە اقتراحم کرد ئەمە چۆن تەقدیمی بەغدا بکەین بە نەفسی مەبلەغ تاوی بەڵام دەسەڵات بدەنە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر هاتوو بودجە کێمی کرد حەسەی مە لە بەغدا کە کێمی کرد پاش پەسەندکردنی پەرلەمانی عێراقی بە نەفسی ڕێژە دەسەڵات بدرێتە حکومەت ئەمە بین نەخوارد ئەگەر زیاد بۆ عەفو ئەگەر زیاد بۆ دیسانێ دەسەڵات بدەنە حکومەت بە نەفسی ڕێژە زیاد بکات و ئاگاداری پەرلەمان بکات ئەوی زیاجی بوو لۆ مەشاریع بیت ئاگاداری بەڵام بەداخەوە معارەزە یەک لەوانە بوو کە مصر بوو قبولی نەکرد فراکسیۆنی کوردستان چیکی تەوافق بوو چیکی ئەکسەری مادەکان بە تەوافق ئەیدیان کرد ئەوانەجی تەئیدیوان کرد ئەخیرەکە دیسانێ ئەمە بەڵام کاگڕەشی تا چەند ڕەوایە لە ناو ئێمەڵین ساڵی دارایی تا چەند ڕەوایە لە ناوەڕاستی ساڵی داراییە 6 مانگی ئەم ساڵە ڕۆژتووە تۆ پرۆژە بێتە پەرلەمان ئەگەر میزانیە تاخیر بوو لە هیچ وڵاتێک گوتم مەفرۆزە پەسەند بکرێت ئەتوو داخلی ساڵ نەبی یاسا مەجای دایتە حکومەتی دەلێت ئەتوو سەرفی دەکەی یەک لەسەر 15 یەک لەسەر 20 یەک لەسەر 12 لەسەر سەرفی پار ئەکا تەزدیق دەکرێت ئەو دەولەتانەیە کە مانگێک تاخیر دەبیت 2 مانگ تاخیر دەبیت خۆ ئەتو ناتوانانی یەک ڕۆژ سەرفی ڕاگری صرف ڕاگرتن لە حکومەت ناتە ڕاگرتن مەسەلەن ئێستا سجنە خەستەخانەیە ڕۆژی یەکی مانگ مەفرۆزات و مەسروفاتی لێ بکەیت کە بیداتی داخلی ساڵ دەبی ئەمە کە هاتین کە تاخیر بوو ئەمە تعلیمات لەسەر
ای بغداد درمان کرد یەک لە سەر 12 سەرفیاتی خوب کرد موچە نەڕاستایە تەقاعەت نەڕاستایە دەوائری حکومەت نەڕاستایە سلفەی مەشاریعی بەردەوام نەڕاستایە چ ڕاستایە تەئسیری لەسەر چ کرایە یەک سلفەی عقار دەسەڵاتیان نەدەیتە حکومەت پەرلەمان دەسەڵات نەدەیتە حکومەت کە مستەمر بین لەسەر سەرفکردنی يعني اگر پارلمان دەسەڵات بدا بە حکومەت توانێت طبعا ئێستا ئەو ساڵە دەسەڵاتیاندا لەمە مستەمر دەبین پار دەسەڵاتیان نەبوو ئەو ساڵە سلفەی زیراعی دەسەڵاتیان نەدەبوو چیکی ئەوە بودجەی ساڵانەیە لو یەک ساڵە لو 2 ساڵ نییە سلفەی سیناعی هەروە ئی زەواج هەروە ئی بیمەی بێکاری هەروە ئەو سلفانە هەمووی دەسەڵات ئەگەر نەدەن حکومەت ناتوانێت کا گۆران دێمە لای تۆ لە کاتی پەسەندکردنی بودجەیە تۆ چەند هاوڕێیەکت دەنگتان بە پەسەندکردنی بودجە نەدا پێم خۆشە بزانم بۆ دەنگتان نەدا و ئەو تێبینیانەی ئێوە چی بوو کە وای کرد ڕێگر بێ لە بەردەم دەنگدانتان سپاس بەڕێی من مەسلەی موازنە ئەگەر من ئەوڕە هەوڵ دەدەم لە ئیتارێکی دوور لە هەموو مەبەستێکی سیاسی و دوور لە هەموو لایەنێکەوە قسەی لەسەر بکەم و بەڕاستی بەڕێی خۆم ئەرکمانە ڕویای بینیەکی خراپمان داوەتە خەڵک لەلایەک ئومێدێکی زۆرمان بە خەڵک بەخشیوە لەسەر بودجە لەلایەک ئومێدێکی بێهیواییەکی زۆرمان لە لای خەڵک دروست کردووە کە هەردوو لا بەڕاستی ئێمە تیایدا تاوانبارین ئەنی من پێم وایە ئەرچی ئێمە ئەوەیە ئەم ڕویای بینیە لە بەرچاوی خەڵکە ڕوونکەینەوە بەڵگەشم هەیە لەسەر ئەم دوو قسەی کردم ئەم موازنەیە یاخود ئەم قانونی موازنە کە هاتوۆتە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک لایەنی باشی تایە کە پێم وایە هیچ لایەنێک نی ئینکاری لایەنە باشەکانی بکە و ئێمە تا پەسەندکردنی مادەی 16 بەشێک لە مادەکان کە پەسەند دەکرا برادرانی ئۆپۆسیۆن داهاتنە سەر تەلەڤیزیۆن دەیانگوت ئەو ئەم خاڵەیەش باش بوو دەستخۆش و زەختی ئێمە بوو برادرانی ئەم گروپی کە پێکاتوە بۆ داکۆچیکردن لە بودجەیە هاتن لێدوانیاندا گوتیان ئەمە داواکاریەکانی ئێمە بوو کەواتە ئێمە ئەم موازنەیە وەک ئەوەی ئێستا باز دەکرێت ئەوە نییە شتێک بێتن سەر لەبەری بریتی خراپ بێت و کۆی ئەو پارەی کە هەیە بۆ جیرفانی چەند کەسێکا بێت کە بەڕاستی ئەمە خەتەرە ئەگەر کۆمەلگاواتێکێنی لەبەرەوە ئەم موازنەیە کۆمەڵێک خاڵی ئیجابی زۆر باش تێدا بوو کۆمەڵێک شتی دەستکەوتی تیا بوو ینی بۆ نمونە ئەم موازنەیە تەنها کە من ئەگەر هەڵوەستەی لەسەر بکەم 10 تریلیۆن دیناری مەسروفاتی حکوومەتە لەم 10 تریلیۆن دینارە با خەڵک هەمووی بزانێ 7 تریلیۆن ڕاستەوخۆ بۆ خەڵک دەڕوە یعنی ڕاستەوخۆ بۆ خەڵکە لە چییە مەعاشە منحی زیندانیانی سیاسیە موچەی با بڵێن مخەساتی تەڵەبەیە موچەی چاودێری تۆڕی کۆمەڵایەتیە بیمەی بێکاریە خۆ ئەمانە بۆ یەکێتی و پارتی و بۆ حیزبی دەسەڵات ناڕواتن وەک باز دەکرێت ئەم خەڵکانە خۆ هەر خەڵکی یەکێتی و پارتی نییە خەڵکی یەکێتی و پارتی کەم ئەندام نییە خۆ خەڵکی یەکێتی و پارتی بیمەی بێکاری وەرناگرێت ئەمە 7 تریلیۆن ڕاستەوخۆ بۆ ئەوان دەڕوە ئەو جاهاتین لەسەر 3 تریلیۆنەکەش قسەمان کرد کە حکوومەت ناکرێت بە هەدەردانی تێدا بڕۆ کەممان کردەوە واتە بودجەکە کۆمەڵی خاڵی باشی تیا بوو کە بۆ هەمومان دەستکەوت بوو نەک هەر بۆ با بڵێن لۆلیستی کوردستانی بۆ هەمومان وەک پەرلەمانتار بۆ خزمەتی خەڵک شکایەوە بەڵام لە بەرامبەردا من پێم وایە هیچ پرۆژە یاسایەک لە دنیادا بێکەم و کوڕنیابی بە تایبەتی موازنە بە تایبەتی موازنەش لە دۆخێکا لە هەرێمی کوردستان مناقەشە دەکرێت کە حکوومەتێکی تەواو موئەسەساتیمان نییە کە کۆمەڵێک دەستگای ئەساسی ئەساسن بۆ پاڵپشتیکردنی ڕاستکردنەوەی ڕقەمەکانی موازنە لای ئێمە نیە بۆ نمونە دیوانی چاودێری دارایی لای ئێمە نیە بۆ نمونە دەستەی نەزاها لای ئێمە نیە کە ئەگەر ئەمانە هەبوایە هەم پەرلەمانتار ئەوەندە ماندوو نەدەبوو هەمیش گومانی پەرلەمانتار ئەوەندە زۆر نەبوو ئێمە لە دۆخەکەم و کوڕیەکان بمبورە کە کوڕیەکان بە ئەنقەستەیان لە نازانینەوەیە ئەو ئەیڵێم ینی بالضبط مناقەشەکە بەم ئاراستەیە بوو حکوومەت دەیگوت ئەم ڕقەمانەم هەیە پەرلەمانیش دەیگوت من گومان لەم ڕقەمانە ئەەکەم لەو ناوەدا دیوانی چاودێری داراییە هەم ڕقەمی حکوومەت بۆ من ڕاست دەکاتەوە هەم گومانی من دەڕێوێنەوە کە نەبوو ئەم دۆخی ناو پەرلەمان بوو ئەم کەم و کوڕیانە بەشێکی بریتە لە حالەتی فەنی کە لەوانەیە نەمانەوێت هەندێک حالەتی بگەین بە فعلی لە تێگەشتنەکەدا قەناعەتمان پێی نییە بۆ نمونە بابێمە سەر مەسەلەی کەم و کوڕەکان لەسەر مەسەلەی داهاتە کە مناقەشەیەکی جەدەلێکی گەورە بوو لە داهاتە دوو ڕخنەی ئەساسی هەیە ڕخنەیەکیان ئەوەیە کە حکوومەت بۆچی ئەو داهاتەی کە 2 تریلیۆن و نیوە نەیخستۆتە ناو موازنە بەڵکو تەنها 9 تریلیۆنی خستۆتە ناو موازنە تقریبا 400 شتێکە با ئێمە ڕقەمەکە بەو شێوەیە بڵێم نەیخستۆتە ناو من لێرەوە دێڵم قانونی 2 ساڵی موازنەمان لەبەردەستە ئەم داهاتەی ئەم ساڵ لە موازنە بووە لە هەردوو ساڵی پێشوو زیاتر بووە ئەمە یەک ئەمە شتێکی نوێ نەبووە ئەمە هات حکوومەت کە ڕوونی کردەوە لە ناو کۆبوونەوە مشتەرەکەەوە کە کاک ئیسماعیلیش لەوێ بوو
گوتی بەڵێ من ئامادەین ئەگەر ئێوە لە ڕووی یاسایی کە مانەعە لە ڕووی قانونی ئامادەم ئەم 2 تریلیۆن و نیوە ئیزافەکەینەوە بەڵام لە بەرامبەردا کە خەرجی ئێستا کە 15 تریلیۆنە خەرجیم دەبێت بە 17 تریلیۆن واتە بە نمونەیەکی سادە بەوەی خەڵک تێبگا کەسێک 5 دیناری داهاتی خۆی هەیە بەڵام پێویستی بە 10 دینار هەیە داوای بۆ ئەوەی 10 دینارەکەی خۆی مسۆگەرکات داوای 5 دینار قەرز لە تۆ ئەوانە تۆ 5 دینارەکەی نەدەی بڵێ 5 دینارەکەش بدەوە بە من ئەوجا من 10 دینارەکەت بە گشتی بدەمەوە یعنی بەم شێوەیە واتە وەزارەتی شارەوانی ئەگەر 2 تریلیۆنی مەسرەفی خۆی بابرێ 2 ملیاری مەسرەفی ملیارێکی داهات هەیە حکوومەت ملیارێکی دەداتێ بەڵام ڕەیەک لە ڕووی فەنی ئەوە بوو با ئەو ملیارەش بداتەوە حکوومەت لەگەڵ پارە عامەکەی خۆی تێکەڵی کاتەوە تەبیعی ڕقەمەکە زیاتر دەکات ئەو کاتە لە باتی ملیارێک 2 ملیار ئەمە فەنی بوو ڕخنەی دووەم کە من پێم وایە ئەم ڕخنەیە یەکەم کە ئەگەر داخل کرا بە و داخل نەکرا بە مادان هیچ ڕقەمێکی نوێ و داهاتێکی نوێ نەدەینە ناو موازنە بە من خاڵێکی جەوهرینەوە بەڵام خاڵی دووەم ڕخنە لە داهات بریتە لە گومان لەسەر ئەو ڕقەمەی کە لە ژمارەی داهاتێ من ئەم ڕخنەیە بەجێ دەزانم و حەقی خۆیەتی و من یەکم لەوانە هەر ئەمە شوای لێ کردی کە دەنگی بۆ نەدەی بەڵام ئەمە یەک لە خاڵەکانە بەڵام ئەمە لە بەرامبەردا وەڵامی حکوومەتە بە کە ئەمە تەخمینیە دەکرێت سەڵی سار زیاد بێت دەکرێت سەری ساڵ کەم بێتن بەڵام ڕێی پەرلەمان ئەوە بوو کەوا مادان تەخمینیە ئێمە بابێن لیژنەیەکی پەرلەمانی بچێت تحقیق بکاتن لە داهاتی ئەگەرچی سەرتا دەگوترا 12 پێم وابوو غەڵەت بوو ئەم ڕێیە لە ساڵی 2011 بچی تەخمین بکاتن بزانی لە ساڵی 2011 ئەم داهاتە وایە یان وانە من پێم وایە دەکرێت کاگراشت خۆی جواب داتەوە بەڵام ئەم شەفەهیان ئەو کاتە لێم پرسی گوتی پێمان خۆشە لە مەسەلەی ئەو لیژنەیە من لەگەڵ ئەم لیژنەیە پێک بێ هیچ نەبی بۆ دڵنیایی خەڵک بۆ دڵنیایی فراکسیۆنەکانی پەرلەمان ئەمە خاڵی زۆر بەخاڵی کاگران بۆی خاڵی دووەم ڕخنەی دووەم کە لە مەسەلەی میزانیەکە کەواتە ڕخنەی من کە دەنگ پێدا مەسەلەی داهات بوو دووەمینیان تەرخانکردنی بودجەیەکی زیادە بوو بۆ ئەنجومەنی ئاسایش من پێم وایە خاڵی پێشکەوتنی ئیستیسمار گەشتیاری کردنەوەی سەفارات کردنەوەی قونسوڵخانە هەموو ئەم شتانە لە هەرێمی کوردستان پەیوەستە بە ئەمنیەتەوە و هەموو ئەم شتانە پەیوەستە بە گەشەی ئەمنیەتەوە و ڕۆحی فەردێک بە مەلایەن دینار ناکردرێتەوە بەڵام مادان ئەنجومەنی ئاسایش ئەم ساڵ تازە بوو ئەم مەبلەغی کە بۆی دانرابوو دەیتوانی ئەم کارەیە بکاتن و ئەو مەبلەغی کە ئێمە زیادمان کرد 185 ملیار دینار بوو لە کاتێکدا لە هەندێک سەکتەری کە با بڵێن پێویستمان بووە تەندروستی دەمانتانی لایەنێکەکەی پێ بژێنینەوە دەکرا لەوێن دەردا خزمەتی پێ سپاس کاگۆران مەبەستت گەشتووە کاک بیلال دێمە لای تۆ سەرۆکی پەرلەمان دەڵێت بودجەیەک لە قۆناغی یەکەمدا 36 ساعت گفتوگۆی لەسەر کرابێت و تەنها ئۆپۆزیسیۆن 15 بۆ 16 ساعت قسەیان کردبێت و ڕخنەیان لە وەزیرەکانی دارایی و پلاندانان گرتبێت بۆچی پەلەپەلی پێوە دیارە بەڵام قسە لەسەر ئەوە نییە پەلەپەلی پێوە دیار ببێت بودجە بەعکسەوە بەڵێ قسەی لەسەر کراوە و بەڵام ڕخنەتان لەوە بووە کە کەم و کورتیەکان بەبێت چارەسەرکردن تێپەڕێنراون قسەمان لەسەرەوەی ئەم هەموو قسەکردنە لە پێناوی چاکردن بوو نەک لە پێناوی ئەوەی کە دوجار چۆن هاتووە هەروە بڕوە زۆرینە بڕیار بدات ئەو قسانەی ئێوە کردان لەو 15 ساعتی کە باز دەکرێت بە هەند وەرگیران من پێم وایە نەخێر بە بەڵگەی ئەوەی کە ئێمە بە بەڵگە سەلمانمان کە ئەو داهاتانە داهاتی واقعینین بەڵام حساب بۆ قسەکان ئێمە نەکرا بە بەڵگە سەلمانمان کە ئەو خەرجیانە خەرجی واقعینین حساب بۆ قسەکانمان نەکرا ئێمە سەلمانمان کە پێویستە لیژنەیەک دواداچوون بکە بۆ داهاتەکانی ساڵی 2009دا و لە تەخمینکردنەکەی ئەم ساڵ کە دەگوترێت تەخمینی و لە حساب ختامی دەرەچێت دیسان ئەوشمان خۆ لە بەردەست بوو کە بەوەش سەلمانمان بتوانین بیسەلمێنین دیسان کە ئەم داهاتانەی کە لە تەخمینی لە حساب ختامی ساڵی 2010 هاتووە ئەوەش هەرواقعی نین بەڵگەشمان لە بەردەست توان بەڵکانش ئێستا و باسکەم لەبەرەوە ڕاستە قسە زۆر کرا بەڵام ئایا چەند قسەکان بە هەند وەرگیران چەند قسەکان بوون بە مایەی چاککردنی ئەم پرۆژە یاسایی کە بودجەیە باز لەوە کرا کە بودجە با بە شەفافی بێ بەڵام دوجار دەنگ درا لەسەر ئەوەی کە ئایا بە شەفافی هەموو داهاتەکان دیاریکەین یان دیاری نەکەین دەنگی زۆرینە لە خێر بە داهاتەکان دیاری نەکەین ئەگەر بەهانە ئەوە بێ کە بۆچی دیاری نەکەین لەبەرەوە بێ کە حکوومەتی بەغدا بە داهاتەکانی ئێمە نەزانێت ئەوە قسێکی پێمان بێ زۆر نامەنتەقیە لەبەرەوە ئێمە نابێ ئەگەر داهاتمان واقعی بێ نابێ لەوانیش بشارینەوە چون ئێمە حەقمانە لەوان ئەگەر شتێکمان لە بشارنەوە بە دوواداچوونی بۆ بکەین ئەوان شەقی خۆیانە دوای ئەوان ئەو شتانەی کە ئێمە باز لەوە دەکەن بشارێتەوە باشترە قسەی لێ نەکرێ و دەرنەکەوێ و ئاشکرا نەکرێ ئەوە هەر بۆ خۆی ئاشکراکردنە کاتێک کە
بودجە بە پێنجنەوە بۆ من داهات بۆ من دێتە پێش بەردەستم بۆ من دەکۆمە گومان جارێک هاتووە بە پێی پرۆژه یاساکە دەڵێ 472 میلیارد جارێکی هاتووە دەڵێت 476 میلیارد جارێکی هاتووە دەڵێت 450 میلیارد جارێکی هاتووە دەڵێت 2 تریلیۆن 331 میلیارد جارێکی حکوومەتی بەغدا نردوێتی ئەڵێ 6 تریلیۆن و 900 ئەوەندە میلیارد ئەمن کامیان ڕاستە ئەمانە هەرچەندم پێم وایە هیچیان ڕاست نین بەڕاست بەڵام کاگڕەشید لە قسەکانی ئەڵێت بەرپرسیارەتەکە زیاتر ڕوبەڕووی حکوومەتی بەغدا ئاکاتەوە پێ وایە ئەوان زیاتر مەسئولن ئێمە ئەگەر داهاتی ناوخۆمان حساب بکەین هیچ علاقەی بەغداوە نیە ئێمە باز لە داهاتی داخلیمان دەکەین باز لەو داهاتە ناکەین کە لە بەغداوە ڕاستەخۆمان دێ پێمان وایە ئەوە سابتە دیارە ئێمە نەک لەبەرەوەی حکوومەت بۆمان ئاشکراکات لەبەرەوەی هەر لە بەغداوە ئاشکرایە بۆمان کاتێک پرۆژه ئاسایی بودجە پەسەند دەکرێت لە بەغدا ئێمە دەزانین داهاتی ئێمە لەوەوە چەند دێ بۆ ئێمە لەبەرەوە منەتی تێدانی لێرە ئاشکرایی نەکەن بەس ئەم داهاتە داخلیانە ئێمە قسەمان لەسەری هەیە کە وەکو کاگۆرانش باسی کرد بەڕاستی ئەمە هەمان تقریبان هەمان بۆچونمان هەیە ئەمە بەڕاستی لە ناشەرمە گومانمان لە داهاتەکان هەیە کاک بیلال زەقترین کێشە لە داهاتی ناوخۆیە چییە گەر بۆمان باسکە داهات لەسەر نەوت ئێمە تێبینیمان هەیە تێبینیتانەیە کە باس نەکراوەیان تێبینیتان لەو داهاتەیە کە دانراوە بۆی داخلەکە داخل نهاتووە نانی نەوت $1 نەوت داخلی بودجە نەکراوە بەعکسەوە پارەی نەوت ئەوەی کە هاتووە لە سێکتەرەکانی تری کە بابڕین عێلاقەی بنەوتەوەی لە پاڵاو گۆشتەکان ئەوەی کە داهاتیانە بۆ خۆیان سەرفکراتەوە بەڵام وەزارەتی نەوت بۆ خۆی وەزارەتی گواستنەوە گەیاندن ئەفوو وەزارەتی سامانە سروشتەکان ئەوەی کە وەری دەگرێ چەند بەرابەری ئەوەیە کە داهاتێتی لە کاتێکا دەبێت ئەم وەزارەتە داهات بۆ ئێمە پەیدا پارەمان بدات قسەکان تاو من هیچ پرسیارێکم نییە ئەزانم شتت زۆر باشە دەستە خۆش بێ بەنای خۆی گەورە میهرەبان سەرەتا لە قسەکەی کاگڕەشیدەوە دەست پێەکەین ئەڵێ ئێمە پێشنیاریەوەمان کرد کە بودجە وەکو عێراق بینێرین لە ڕاستیدا بودجە بەپێی ئەو تەسریحانەی بەڕێز وەزیری دارایی چەند جار گوێمان لێ بوو لە حەڤەی دۆ ئامادە بووە لە حەڤەی دۆ ئامادە بوو بەڵام لە مای 5 دێت دوو معنای حکوومەتی تەسریع عمل چیە هەمیشە برادرانی لستی کوردستانی کە تاکی دەکەنەوە بەرنامەی حکوومەت بەرنامەی لستی کوردستانی لە کاتی هەڵبژاردنە یعنی ئەم بەرنامەیە پێشوەخت و 4 ساڵە داڕێژراوە یعنی هیچ مبەڕیر نییە مادام تۆ بەرنامێکی 4 ساڵیت هەیە بۆ حکوومەت کەواتە چ مبەڕیرێکەیە بۆ دواخستنی ئەمە لە کاتێکە هەروە سەبارەت بە دوو پێشنیارکرا بۆ ئەوەی ئایندە بودجە دوانەکەوێت ئەوە تەماشای پرۆتۆکۆلەکان کەن تەماشای هۆڵی پەرلەمانکەن ئەوە هاوڕێکانی ئێمە نەک هاوڕێکانی ئێمە پەرلەمانتاران بە لستی کوردستانی شەو کە داوایان کرد لە ساڵی ئایندەیە دوو ڕێگا یەکێکیان ئەوەیە هەمان ئەو بودجە تەخمینەی کە لە مانگی 7 ئامادەکرێ و لە مانگی 9 ئەدرێ بە بەغدا ئەوە بۆ ئێمە بنێرن چونکە مادام بودجە عملیەکی تەخمینیە و تەقدیریە دەکرێت ئێمە لەسەر ئەوە کار بکەین بۆی دوانەکەوێت یان ڕێگای ئاخرشر کە بوو بە مادەیەکی یاسایی دوای ئەوەی بودجە لە عێراقا مسادقەی لەسەر دەکرێت دوای 2 هەفتە بودجە ئەبێ بگاتە پەرلەمانی کوردستان لە ڕاستیدا ئەوە پێشنیاری پەرلەمانتاران بوو بە زۆربەی فراکسیۆنەکانەوە سەبارەت بۆی کاگڕەشید ئەڵێ ئۆپۆزیسیۆن رازی نەبوو نەخێر من بە تەحەدید بە تەحەدید لەناوەڵی هەردووکتان لێ بوون هاوڕێکمان هەردووکتان لێ بوون ئەم لێ بوون بە فعلی ئەو قسە بە ئەمانەتەوە موازنە چۆن ڕەوانەی عێراق دەکرێن بەم شێوەیە دێینە پەرلەمانی کوردستان ینی برادرانی ئێوەش لێ بوون لە کۆمەڵی ئیسلامی گوتیان نەخێر بەم شێوەیەمان قبول نییە ئەمە حەزمان لەسەر نووسی و ڕازی نەبووین و ئێستاش من لەوێ ناو هۆڵی تەماشای هۆڵی پەرلەمانکە بە تەحدید هۆڵ لە هەردوو لیژنەی مشترک بەڵێ هەردوو لیژنەی مشترک کە فرۆکسەکان معارەزە و هەموو فرۆکسەکان لەوێ بوون بەڵێ هەموو لەوێ بوون کە قسەیان کرد ئێوە لەوانە بوون کە دەنگوت ئەمە قبول ناکەین ئەو وەکی چون ڕەوانی بەغدا دەکەن نفسی ڕانی گوتان ئیلا بێت بەغدا مصادقە بکات پشتی مصادقەی بەغا 15 ڕۆژ ئەو بودجەی تۆ ئێستا ئاینێری بۆ پەرلەمانی کوردستان هەمان بودجە داوە بە بەغدا بۆچی ناینێری بۆ ئێمە کاکی خۆم هەمان بودجە نەمدایتە بەغدا ئەمە جوابی تو دەدەم بەڵێ ئەمان بودجە نادێمە بەغدا ئەمن کاک ئیسماعیل ڕخسەتی مەجاڵم دەری ئەمن کاک ئیسماعیل ڕازەڵێت ئەمن تێناگەم ڕاستی تێناگەیت ئەمەژی ئیسبات دەکەم کە تێناگەیت ئەمن بودجەکەم دایتە بەغدا کاک بیلال کاک بیلال عفو لە داهات ئەمن داهاتم تەقدیمی بەغدام کردیە لە مانگی 7 و 8 گوتیتم داهاتی ناوخۆ 450 میلیارە ئیمن
دایتمە بەغدا کە دایتمە بەغدا هاتیە بێ مناقەشە لەگەڵ حکومەتی بکات چ تەقدیمت کردیە چ داوات کردیە بەغدا هاتیە دەلێت ئەمن ساڵێ 2,600,000 بەرمیلی ڕەوانی خارج دەکەم بێ حکومەتی هەرێمی کوردستان دەلێت لە زمنی 2,600,000 175,000 بەرمیل لە کوردستان دەڕۆت هاتیتی 175,000 بەرمیل فی 85 دلار في 360 روشيان كردية كرديتا دينار 6 تريليون كسري دانايا لو من لبغداد كتقديرته مفروضة تبدأ من و 175,000 كمان الرد أول رقمي بغداد كات نسبتي دهاتي خمان ك رقمك دي تقديمان كردية همو دهاتك من نادم بغداد لا عفو الرأس ده شرح كم قبول بكي داب دمي قانون يا صايا باشا بتونية هند دهات هيا سيادية عايدي بغداد هندك رسومي آوا وكهرباء وننا خو محلية خومان الرسومات غرامات مرورية هندك تشتيدية أما نادينا بغداد لخومان صرفكين ناكرت أمن بشم حقي آوا وكهرباء لهولاتي خوم والجرم بدم بغداد بلام هندك تشت هيا دهاتي سيادية مفروضة تبدأ بغا جماركة زائدا زراير عفو باتاو دوای ناوبڕەکە وەڵامی بەرەوە ببوورە ناوبڕێک و بەردەوامە بین لەگەڵتان